اف سیستم به الکترونی کرن یان جی سیستم تومار کرنا تا وک کس بو پکینانا فریزه حجی وک حجی و حجیا جرائکی الهرم کردستان افرو که بکار دبیتن و حتی چل روزه دی اف سیستم یه بردسته امزده تر زانیاریان لسر ناواروکا وی سیستمی بزانین جهجای هکار محسن جگیره برپس جیریا دیجیتالی لفرمانگه ها تکنولوژیا و زانیاری دیگل ما هفدم جی کسر پرشیر سیستم خودتو مارکرنا حجیه تو گلک بخیراتی کردستان 24 جاره اف سیستم افرو که کم روزه دست بکار بو حتی چل روزه لگوری گرافیک مگوتی ده کارا بیتن اوه چاوا چه بو بیروکش کی و ها چه آسان کاریه ده بکد بو حجی و حجیه الله زۆر سپاس بیرۆکەی ئەم سیستەمە 3 ساڵ پێشەستا سەری هەڵدا کاتێک ئێمە نووسراوێک بە نووسراوێکی فەرمی لەلایەن بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەوە داوامان لێکرا کە یارمەتیان دەین بۆ دروستکردنی سیستەمێک بۆ پرۆسەی حەج و عومرە ئەو بۆ ئێمەش زانیمان کە ئەم پرۆسەیە یارمەتی هاوڵاتیەکی زۆری وڵاتەکەمان دەدا چونکە بە خۆمان دەزانین کە ساڵانە بۆ پرۆسەی حەج بەدەیان هەزار هاوڵاتی ناوی خۆیان تۆمار دەکەن بۆ ئێمە پێمان باش بوو کە یارمەتیان دەین لە دروستکردنی ئەم پرۆسەیە و بە کاتێکی زۆر کەمیش توانیمان سیستەمەکە ئامادە بکەین ئەوە بوو هەر لە ساڵی یەکەم سیستەمەکە بەشێکی زۆری ئامادە بوو بۆ بەکارهێنان تەنها بەشی تیر و پشکەکەی تۆزە کاری زیاتری دەویست بەڵام لەبەر هەندێک کێشەی ئیداری بڕیار درا کە بکەوێتە ساڵی داهاتوو و ساڵی دواتریش لەبەر ئەوەی کە لەلایەن بەغداوە زەختێکی زۆر کرا کە دەبێت لە ماوەیەکی کەم ناوی هاوڵاتیان هەمووی حاضر بێ و تیر و پشکی بۆ کرابێ لەبەر ئەوە بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە بە باشیان زانی ساڵی پاریش بەکاری نەهێنین ئەم ساڵ بە ئامادەکاری تەواوە ئێمە سیستەمەکەمان بەردەست خستۆ بۆ هاوڵاتیان ئێستا هەموو هاوڵاتیان دەتوانن لە ماڵی خۆیانەوە و لە ڕێگای مۆبایل و کۆمپیوتەرەکانی خۆیانەوە داواکاری پێشکەشکان سەر شاشەهین دەبینن بالضبط دەواازەیە تومارکردن بۆ حەجت توماری ساڵانەی حاجیان و ساڵانە دەتوانن لە ڕێگەی دەواازەی حەجەوە ناوی خۆیان تۆمار بکەن بە مەبەستی ئەنجامدانی فەریزەی حەج و ئاگاداری ئەنجامی تیرۆپشکەکانیش بن ئانکو تیرۆپشکەکانیش هەر بە ئەلکترۆنی دەبێ بەڵێ بێگومان سەرەتا کە هاوڵاتی داواکاری پێشکەش دەکا گشت جۆر و پۆلێنەکانی حەز لە ناو سیستەم جێکراوەتەوە ینی وەک ساڵانی پێشووتر نییە ساڵانی پێشتر تەنها هاوڵاتی لە بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەوە دەیتوانی ناوی خۆی تۆمار بکات و تیر و پشکی بۆ بکرێت بەڵام لیستی پزیشکان و لیستی خانەوادەی شەهیدان لە وەزارەتی تەندروستی و لە وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالکراوانەوە لیستەکە بە حازری دەنێرا بۆ بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە بۆ ئەوەی بنێدرێن بۆ حەج بەڵام ئێستا خۆشبەختانە لەم سیستەمە جێی هەمویان کراوەتەوە و مافی هەمویان پارێزراوە هەر هاوڵاتیەک بۆ نمونە ئەگەر کەسوکاری شەهیدان بێ هاوڵاتیەک بێ یان کۆمپانیایەک بێ کە وەک قافلەیەکی حەج بێ لەگەڵ سەرپەرشتی قافلەیەک بکە و لەگەڵیان بەردەوام بێ لە حەج هەمویان دەتوانن لە ڕێگای سیستەمەوە ناوی خۆیان تۆمار بکەن و زۆر بە دادپەروەرانە تیر و پشکێک ئەنجام دەدرێ و بە گوێرەی ئەو فاکترانەی کە دیارن بۆ هەر بەشێک تیر و پشکەکان کاک هەکار لێرە ئێوە گوتانە کە مەسەلەن ئەو پرۆسەی پێشووترە ناو تۆمارکردن بە ئانکو ناو نووسین هەموو هەڵوەشایەوە ئێستا دەستپێکێکی نوێیە هەر کەسێک بیاوێ کە بچێتە حەج دەبێ بێت لەو سیستەما خۆ تۆمار بکات کەواتە هیچ ڕێگایەکی دیکە نییە بەڵێ ڕاستە وەک دەزانین پێشتر لە ساڵی 2017 ناونووسین کرایەوە فۆرمێکی زۆر درا هاوڵاتیان و هاوڵاتیان ناوی خۆیان تۆمار کرد و تا ساڵی 2023 لەم فۆرمانە تیر و پشک دەکرا و هەڵدەبژێردران دواتر لە ساڵی 2023 بەشێکی تریش دیسان فۆرم پڕکرایەوە لە هەردوو فۆرمی ساڵی 2017 و 2023 تیر و پشک ئەنجام دەدرا بەڵام کە ئێستا سیستەمی نوێ چۆتە بواری جێبەجێکردنەوە هاوڵاتیان دەبێت پێناسی دیجیتاڵیان هەبێت بۆ ئەوەی ناوی خۆیان تۆمار بکەن ئەو ناوانەی پێشتر هەمووی ئیلغا دەکرێتەوە و لەمە دوای هەر هاوڵاتیەک کە پێشتریش ناوی خۆی تۆمار کردبێ پێویست دەکات کە لە سیستەمی نوێدا خۆی تۆمار بکاتەوە بۆ ئەوەی بچێتە ناو باشە ئێستا مەسەلەن ئەگەر دوو کەس ژن و مێردێک لە ماڵێک کە بیاوێ خۆی تۆمار بکەن لە بۆ هەر کەسێک دەبی بایومەتری هەبێ یانیش یەک کەسیان هەبێ بەسە بێگومان هەر کەسێک دەبێت پێناسی دیجیتاڵی خۆی هەبێ پێناسی دیجیتاڵی ژمارەیەکە کە تۆ دەناسێتەوە لە ناو سیستەمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی تۆ بەو ژمارەیە دەناسرێتەوە وەک چۆن هەر هاوڵاتیەک کارتێکی نیشتیمانی خۆی هەیە یاخود پاسپۆرتێکی هەیە ژمارەیەکی لەسەرەوە ئەم ژمارەیە نەگۆڕە بۆ ئەم کارتە نیشتیمانیە لە ناو سیستەمەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش پێناسی دیجیتاڵی ژمارەیەکە کە ئەم هاوڵاتیە بەم ژمارەیە دەناسرێتەوە لە گشت خزمەتگوزاریەکانی حکوومەت بۆ هەر هاوڵاتیەک بۆ نمونە ئەگەر ژن و مێردێک بەیەکەوە
ناوی خۆیان تۆمار بکەن پێویست دەکات کە هەردووکیان پێناسی دیجیتالی خۆیان هەبێ چونکە لە کاتی داخلکردنی ئەم ژمارەیە گشت زانیاریەکان لە سیستەمی تۆماری دانیشتوان دەگەڕێتەوە کە ئەم هاوڵاتیە ناوی چییە ناوی سیانی چییە ڕاگەزی چییە بەرواری لەدایکبوونی چییە و دەچێتە لای بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە بە وردبینیکردن. باشە ئەم سیستەمە هەتاکەی کارا دەبێت وەک بەڕێوەبەری گشتی حەج و عومرە ئەمڕۆ ڕایگەیاند ئەم سیستەمە بۆ ماوەی 40 ڕۆژ بەردەست دەبێت و کراوە دەبێت بۆ هاوڵاتیان لە ماوەی ئەم 40 ڕۆژەدا هەموو ئەوانەی کە پێناسی دیجیتالیان هەیە هەر ئێستا دەتوانن داواکاری پێشکەش بکەن و ئەوانەشی کە پێناسی دیجیتالیان نییە دەتوانن لە ماوەی ئەم 40 ڕۆژەدا سەردانی بنکەکانی تۆماری پێناسی دیجیتالی بکەن کە ژمارەیان باشە خەڵک کو دەتوانێت مەسەلەن بچێتە ناو ئەو پرۆفیلە کو دەتوانێت خۆی تۆمار بکە ڕێکارەکان چین ئەگەر ستێپەکان پێمان بڵێ ئەمە وێب ئەپلیکیشنێکە یعنی هەر هاوڵاتیەک لە هەر براوسەرێکە وێب ئەپلیکیشن ینی لە هەر براوسەرێکەوە کە هاوڵاتی بەکاری دێنێت جا گوگل کڕۆمە یاخود سەفاریە یا مایکرۆسۆفت ئێجە هەر براوسەرێک کە خۆیان بەکاری دێنن دەتوانن بچن بۆ لینکی hajj.gov.kr لێەوە دەستیان دەگات بەو سیستەمە و ڕێنمایە گشتیەکانن مەرج و یاساکان و هەروەها لە ڕێگای ئەپی KRD پاسیشەوە لە بەشی خزمەتگوزاریەکان هەم لەوێش سیستەمەکە لینک کراوە دەتوانن لێەوە دەستیان بگات بە سیستەمەکە و ئێمە ینی داوا لە هاوڵاتیان دەکەین بەر لەوەی کە داواکاری پێشکەش بکەن گشت ڕێنماییەکان بخوێنەوە چونکە لێرە لە سیستەمدا بۆ گشت جۆرەکانی حەج کە هاوڵاتیە و بنەماڵەی شەهیدە و مامۆستای ئاینی و کۆمپانیا و پزیشکان کامل ڕێنماییەکان بە تەواوی بە پوختی نووسراوەتەوە چی پێویستە بۆ نمونە دۆکیومنتەکان و بەڵگەنامەکان کە پێویستن چین دەبێت تەمەنیان چەند بێ ئەگەر ئافرەتێک بە تەنها خۆی تۆمارکە پێویستە تەمەنی چەند بێ ئەم زانیاریانە بە گشتی لێرە هەیە پێویستە کە بی خوێندنەوە ڕێنماییەکان بۆەوەی بەرچاوڕوونی تەواویان هەبێت و دواتر دەتوانن داواکاریەکی نوێ پێشکەش بکەن ئەگەر تۆزێ ببەنەوە سەرەوە هاوڕێیان لێرە ئاماژە بە هەندێک شت کراوە کە هاوڵاتیان دەبێ هاونیشتیمانی هەرێمی کوردستان بن تەمەنیان سەروی 18 ساڵ بێت پێویستە هاوڵاتی خاوەنی پێناسەیەکی دیجیتالی بێت ئەمە یەکێکە لە خاڵەکان هەر هاوڵاتیەک کە پێشووتر حەجی کردبێت ناتوانێت دیسا خۆی تۆمار بکات دیسانیش بۆ هاوڵاتیانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەبێت بە گوێرەی کارتی زانیاری لە سنووری نیشتەجێبوونیان ناوی خۆیان تۆمار بکەن ئەمەش خاڵێکی ترەکە گرنگە خاڵێکی تر کە دەمەوێت لێرە ئاماژە پێ بکەم کە ئێوە نووسراویانە دەڵێ ئەو ئافرەتانەی کە بە تەنیا ناوی خۆیان تۆمار دەکەن پێویستە تەمەنیان سەروی 45 ساڵی بێ بۆ پیاوانیش دەبێت تەمەنیان سەروی 18 ساڵی بێ ڕێنمایە تایبەتەکان لێرەش دیار کراون بەڵگەنامەی پێویست دیاری کراون کە پاسپۆرتە کارتی زانیاریە کارتی نیشتیمانیە وێنەی کەسی خویەتی بە گوێرەی جووری داواکاری دەکرێت بەڵگەنامەی تر پێویست بکات ئەمە یعنی چە؟ بە گوێرەی داواکارەکان ئەوانەی کە باست کرد ئەوە مەرج و ڕێنماییە گشتیەکانن کە بەسەر هەموو هاوڵاتیان جێبەجێ دەکرێن بەڵام بە گوێرەی جۆری داواکاریەکان وەک باسمان کرد هاوڵاتی جۆرێکە بنەماڵەی شەهیدان جۆرێکی ترە مامۆستایانی ئاینی جۆرێکی ترن کۆمپانیەکان و پزیشکانیش جۆری ترن جا بە گوێرەی هەرێک لەم جۆرانە دەکرێت دۆکیومنت و بەڵگەنامەی زیاتر پێویستێ بۆ نمونە کەسێک کە خاوەنی شەهیدە و دەیەوێت وەک بنەماڵەی شەهیدان داواکاری پێشکەش بکە پێویستە سەرەتا سەردانی وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالکراوان بکات لەوێ بەڵگەنامە بێنێت نامەی پشتگیری بێنێت کە دەیەوێت بۆ حەج خۆی ناو نووس بکاتن لەوێ لە سیستەم کە داواکاری پێشکەش دەکات و جۆری داواکاریەکە بنەماڵەی شەهیدان هەڵدەبژێرێ بەدەر لەوانەی کە باسمان کرد یعنی بنەماڵەی شەهیدان بەبێت تیر و پشک دیسان هەڵدەبژێرن لە سیستەمەش ئەدیکووە بنەماڵەی شەهیدان وەک گوتمان پێشتر لە وەزارەتی شەهیدانەوە لیستێک داهات و دەیانگوت ئەمانە هەڵبژێردراون بەڵام ئێستا هەر کەسێک کە بیاوێت وەک بنەماڵەی شەهیدان ناوی خۆی تۆمار بکە طبعا بنەماڵەی شەهیدان دەتوانن وەک هاوڵاتیەکی ئاسایی ناوی خۆیان تۆمار بکەن و یاخود وەک بنەماڵەی شەهیدان ناوی خۆیان تۆمار بکەن بەڵام ناتوانن لە کاتدا هەردووکی بۆ هەردوو جۆر ناوی خۆیان تۆمار بکەن کەسێک کە وەک بنەماڵەی شەهیدان ناوی خۆی تۆمار دەکات و نامەی پشتگیری لە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان دەهێنێت و هاوپێچی داواکاریەکەی دەکات دەچێتە ناو تیر و پشکەوە ئەویش بە هەمان شێوە بەڵام بە گوێرەی ئەم کورسیانەی کە بۆ بنەماڵەی شەهیدان دیاری دەکرێت کە لە ساڵانی پێشتر لە دەوروبەری 120 کورسی بوو بۆ بنەماڵەی شەهیدان بەڵام ئەمساڵ دەکرێت ڕێژەکەی بگۆ شتە گرنگەکە دیسان لێرە ئەوەیە کە تیر و پشک لە ڕێگەی سیستەمێکەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە ئەنجام دەدرێت کەواتە تیر و پشک بەدەست نییە
بە هەڵبژاردن نییە بەڵکو سیستەمێکی ئەلکترۆنیە بە هەمان شێوە ئەو خەڵکانی کە ناویان دەرچوون دیسان لە ڕێی کورتەنامەیەک ئاگادار دەکرێنەوە وایە زۆر سپاس دەکەم کاک هەکار محسن جێگیری بەرپرسێ ژیریە دیجیتالی لە فەرمانگەها تەکنۆلۆژیا و زانیاری و سەرپەرشتیاری سیستەما خۆتومارکردنێ زۆر بەعەجەلە بوو میوانێ من زۆر سپاس